بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەستن مادەی هۆشبەر ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە. ئەمڕۆ ئێمە پۆدکاستێکی تایبەت دەکەین لەگەڵ دادوەری خانەنشین عەبدولباست فەرهادی، هەروەها لەگەڵ مافپەروەر هۆگر چەتۆ. زۆر بەڕێزیان لێرەن گفتگویەکی تایبەت دەکەین سەبارەت بە مادەی هۆشبەر و چۆنیەتی خۆپارێزیکردن لە مادەی هۆشبەر بە تایبەت بۆ چینی گەنجان. چی بکەین بە ئەوی خۆمان بپارێزی؟ جەنابی حاکم، یەکسەر دەمێ بۆ دەست پێ بکەم گەنجێک مەسەڵەن گەنجێک وەکوون ئەگەر بیەوێ ببتە دادوەر دەبی چ بکە؟ گەنجێکی بی بتە دادوەر دەبی کۆلیزی یاسای تەواو کرد بیتن، پاشتر 5 ساڵ خزمەتی هەبیتن، دواتر دەوراتی مەعهەدی قەزایی پەیمانگە دادوەریمان هەیە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە، تەقدیم دەکاتن و منافەسە پیا دەبیتن و ئیمتحاناتە و ئیمتحانی شەفەیی و تەحریری هەیە و کە وەرگیرە 2 ساڵ دەخوێنی بە عەمەلی کە لە محکەمەکان دەوراتیان هەیە و نەزەریش دەرسەکان دەخوێنن کە ناجح بوو دەبتە دادوەر. بەسیتە ینی. کاک هۆگر، دەمێ بەوە دەست پێ بکەم لەگەڵ جەنابەت بارودۆخی کوردستان لە بەرامبەر مادەی هۆشبەر چۆنە؟ زۆر سوپاس بۆ ئێوە بۆ ئەو دیدارە بۆ ئەو دەرفەتە بۆی گفتوگۆ لەسەر بابەتی چەستیار بکەین. ئێمە لە چوارچەوەی ئەو پرۆگرامەی هەمانە کە کار لەگەڵ چاکسازیەکانەکەین، پرۆگرامەکە کە لەلایەن چەند ڕێکخراوێک و بە پشتگیری یەکێتی ئەوروپا جێبەجێ دەکرێت، سەرۆکارمان لەگەڵ بابەتی مادەی هۆشبەر نزیکتر بۆ تۆ چونکە چاودێری چاکسازیەکان دەکەین. بەداخەوە لە دنیا تەصنیفێکی با بڵێین نێودەوڵەتی هەیە بۆ کێشەی مادەی هۆشبەر. ئێمە سێ جۆر لە وڵاتمان یا ناوچەی جوگرافی بە دانیشتوانان هەیە کە پێک دێن لە کۆمەڵک ناوچەی جوگرافیا وڵاتمان هەنا کە تەنها مادەی هۆشبەر پێی تێدەپەڕی، ینی تێمپرەریە، ینی لێ ڕەتە بێ یا با بڵێن زۆرێک لە قاچاقچێتی پێوە دەکرێت. وڵاتی دووەممان هەیە ئەوانن کە هەم پێی تێتەپەڕی هەم خەڵکی هەیە بەکاری دەینی. جۆری سێم کە مەترسیدارترین جۆرە وڵاتمان هەیە موسەنیعە، ینی هەم دروستی دەکا هەم پێی تێپەڕ دەبی هەم بەکارهێنەری هەیە. بەداخەوە بەپێی ئەو سەرچاوانەی کە لە بەردەستدایە و هەموو ئەو مؤشرانەی هەیە، ئێمە عێراق و هەرێمی کوردستان ئێستا لەو قۆناغەدایە، ینی مادەی هۆشبەر بە بەردەوام بەپێی سەرچاوە ئەمنیەکان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان شوێن دەست بەسەر دەکرێت کە تێیدا دروست دەکرێت، نەک هەر بەڵێ لە بەترسیدارترین قۆناغەکانە. ئێمە قۆناغێکی تر هەیە لە دنیا، با بڵێ هەندێک وڵات ئەزمونیان لەگەڵی هەیە کە ئێستا زۆرێک لە تەصنیف ئەندیانێت تەصنیفی بۆ بکەن، ئەویش قۆناغی دروستبوونی مافیایی با بڵێن مادەی هۆشبەرە کە با بڵێن تەخزینیش تێدا، ینی بە کەمیاتی گەورە تەخزین دەکرێت، محەتەی دابەشکردن هەیە تا دوای لە مەکسیک، کۆلۆمبیا، زۆر وڵاتی تریش. ئێستا حاڵی حاضر ئێران یەک لە وڵاتانەیە، تورکیا یەک لە وڵاتانەیە کە بە بەردەوام بەپێی هەواڵەکان با بڵێن گەیشتۆتە مەرحەلەی ئەوەی گروپی گەورەی مافیایی هەیە کە ئەوانە نەکەر ئینتاز دەکەن و دەفرۆشن و بەکاردێنن، بەڵکو جۆرێک لە تەخزینیان هەیە، ینی ڕۆڵی نێودەوڵەتی دەجێڕن لە دابشکردنی هەموو ئەو مادانەی کە هەیە. اینجا بۆیە بەداخەوە ئەگەر مؤشرەکان یان ڕقەمەکانی هەرێمی کوردستان بینین، مثلەن هەندێک ژمارە دەخەمەڕ زۆر گرنگن و پاسپاتی ئەو قسەی دەکا کە ئێستا کردمان. کاک هۆگر حەزەکەی دوادێنەوە لای ئامارەکەی جەنابی حاکم عەبدولباست. مامۆستا یاسا چۆن تەعامل لەگەر بازرگانان و بەکارهێنەران دەکات؟ خۆی ئەگەر تەمەشا بکەین پێشیش یاسای ژمارەیەشی ساڵی 2022 ئێمە یاسایەکی کۆنمان هەبوو لە عێراق پەیڕەو دەکرا کە یاسای ژمارە 68 بوو، بەڵام لەبەر ئەوەی ماوەیەکی گەلک زۆری بەسەداچوو پێویستی بەوە بوو یاسایەکی خۆمان هەبیتن، چونکە لە یاسایە کۆنەکە ئەو کەسێک کە دەشی کێشا مەسەلەن توش بووە، ئەویش بە تاوانبار حساب دەکرا و معاملەی مجرمی لەگەڵ دەکرا. بەڵام لەو یاسایمە کە لە وەزارەتی سەحەی هەرێمی کوردستان هەوڵدرا، منیش ئەندامێک بووم لە داڕشتنی یاسایە کار چەندە هەتا گەیشتە پەرلەمان و تەسویتی لەسەکرا زۆری گۆڕا، چونکە بە تەدوینی قانونی داچوو، دوای چوو ئەنجومەنی وەزیران، دوای چوو وێندەر، لە هەر جێگایەکی دەستکاریەک کرا و هەندێک مادەی گۆڕا. ئەو کەسەی کە توش بووە خۆی بەویستی خۆی نەبوو، مەسەلەن زۆر جار هەیە ئێستا بەداخەوە گەنجەکانمان هەست پێ ناکە، برادرێک داوەتی دەکاتن دەڵێت خوا تەوەرە با پێکەوە دەچین نانێک دەخۆین و وا بواچ و دەیباتە مەزرعەیەک لەوێن دەڵێ ئەو شەربەتە بخۆیان ئەو بخۆ، نازانیم مادەی تێکرایە. کەسەکەی کە داوەتی کردی جارێک دوو زاریان جگەرەیەشی دەداتێ، ئەو جگەرەی دەچێشی و عالەمێکی تر دەباتن، وەی لێ دێتن کە
چووە ناو خوێنی ئەوە پێویستی پێدەبیتن جاری یەکەم بە بەلاش دەیداتێ بەڵام پاشتر مەجبور دەبیتن پارە پیاکاتن لە ماڵی خۆی دزی دەکامە ئێستا حالەتی زۆر سیرمان هەیە مەجبوری دەکات ئەو کەسێک کە بەکاری دەینیتن لەگەڵ ئەو کەسێک کە تیجارەت پێ دەکات تیجارەت مەرج نییە ئیلا بیفرۆشیتن ئەوەی دەیداتە خەڵکی تر بەبێ بەرامبەری بە تاجر حسابە ئەوە سزایەکەی زیاترە چەندە تقریبا ئەوەی تاجر بیت سزایەکەی سزای هەرە قورسی لە سێدارەدانە سایەکەی بڵێ لە چه حاڵەتێک دەکەوتە سێدارەدان مەسەلەن ئەگەر تاجیرێک مەسەلەن لەوانەیە حالەتی زەرفی مشەدیدی لەگەڵ بیتن وەک چۆن کابرای تاجیر کە تیجارەتی پێ کردیە کە ویستیان بچن بیگرن مقاومەی کرد یەکێک لە کارمەندەکان بریندار بیان کوژرا لەو حالەتەی محکەمە سزای سێدارەدانی یاخود گروپێکە باندێکە وەکەوەی کە کاکۆگر باسی کرد باندێک بیتن لەو حالەتانە ئەوە زەرفی مشەدید و یاخود هەوڵ دەدا معمەلێکی هەیە لێرە دروست دەکاتن هەندە مەوادی دروست دەکرێت چکە وەک ئەوەی کریستاڵ و ئەوانی تر کە خەتەرترین زۆریتی ئەوانە دەگاتە حەدی ئەدام ئەوەی کە بەکارهێنەرەکە سزاکەی چەند بۆ سزایەکەی لە 6 مانگ کە تا 5 ساڵ و غەرامەکە گەلێک زۆرە ئێستا غەرامەکەوانە بوو ئێستا غەرامی گەلێک زۆر بووە لەبەر ئەوەی کە سیاسەتی هەموو دەوڵەتی دنیاە بەرەو غەرامە دەچیتن بەرەو غەرامە دەچێت تا سزنەکان کەمتر بیتەوە بەڵام ئەوەش لێرانە ئەگە تەمەشا بکەی کەسە فەقیرەکە ئەوی توش بووە زەرمەندە جەنابی دادوەر ئەمیش وسم ئەو پرسیارە بکەم بۆ نمونە تازە نمونەیەکت هیناوە کە گەنجێک برادەرەکەی داوت دەکە و تووشی دەکات مەسەلەن ئەو کەسە کە توش بووە ماوەکەشی کەمە توش بووە حکمی جیاوازە لەگەڵ کەسێک کە چەند ساڵێکە هەندەی کێشیت ماوەیە کە دەیکێشیتن و هەروە حالەت کەمان هەیە لە یاسایەکەی دەڵێ ئەگەر گەنجێک فەرەزەن هەستی پێکرد تووشی ئەو مادەی بووە یاخود هەر بەخۆی فێر بوو کەسیش نازانیتن بەخۆی بێخەبەر بدا بەخۆی بێت خەبەر بداتن ئەوە یەکسەر حکوم نادرێت مرکزی عیلاجی هەیە نانە هەر بە تۆمەتبار حساب ناکرێتن وەک نەخۆشێک تەعاملی لەگەڵ دەکرێت بەڵام ئایا ئێمە ئەو ڕۆشنبیری و سەقافەتەمان هەیە گەنجمان لە خۆ ڕابێتن بەڵێ حیتمان بەڵێ حاڵەتمان هەبووە خۆی هاتیە گوتیە من تووشی ئەو مادە بوویمە دەمەوێ عیلاج بکرێت لە مرکزێکی عیلاجی یان دکتۆرێکی نەفسی ماوادەکە ئەم دەرمانی تری لە بۆ دەنووسی بەرەبەرەوە کە چۆن زگەرە دەچێشی کابرا دەوێت زگەری ترکە ئەینە هەمان شێوە بەڵام ئەگەر بگیرێتن ئەوە بە تعاملی ئەوەی لەگەڵ تۆمەتبار بەڵێ دەستخۆشکاک هۆگر باسی ئامارەکانت دەکرد ئامارەکان ڕوو لە بەرزبوونە یان لە دابەزینە لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوویان بە دڵنیایی بەداخەوە لە بەرزبوونە بۆ نمونە ئەوانەی دەستگیر کراون ئەگەر بەس با بڵێن ئەوە بخینە ڕوو لە ساڵی 2019 تەنها 1982 کەس دەستگیر کراون کە ئەوانە هەردوو تایپی تێدا ینی بازرگان و بەکاربەر لە ساڵی 2020 ئەم ژمارە هەڵ دەچێتە سەرەوە بۆ 1995 کەس لە ساڵی 2021 بوویتە 1943 کەس لە ساڵی 22 2022 کەس بووە لە ساڵی 23 2023 3290 کەس بوون ئەمانە بەشێکیان ئیفرازەکرێن بەشێکیان حکومە درێن بەشێکیان تەوقیفن لە تەوقیفن بەڵام کۆی گشتێکەوە حاڵەتێکی تر یا ژمارەیەکە بخینە ڕوو ئەوی شەرمەترسیدارە بەڕا با بڵین لە ساڵی 2020 زیاتر لە 555 کیلۆگرام دەست بەسەر کراوە لە نێزە ئەمنیەکان لە ساڵی 21 بوویتە 927 کیلۆگرام لە ساڵی 22 بوویتە 1206 کیلۆگرام لە ساڵی 2023 گەیشتیتە 2009 زیاتر لە 2998 کیلۆگرام لەلایەن هێزە ئەمنیەکان دەست بەسەر مادەی جیاواز ئەمەش مؤشرێکی تری خەتەرە کە بەکاربەر و بازرگان زۆرتر بوون مادەکان زۆرتر بوون اینجا بینە سەر حاڵەتێکی تکە گرنگە کە بەداخەوە ئەوەش مؤشرێکی خەتەرەوە ئەوەی کاک حاکم گوتی ئێستا ئاسانتر خێراتر بۆ ئەوانە ئێمە لە ساڵی 2020 تەنها 5 مادەمان دەست بەسەر کردووە زۆری ئەو مخەدرەی هەبووە لە 21 بۆتە 7 مادە لە 22 بوویتە 21 مادە یعنی کە مؤشر مۆدێل زیاد بووە مادە زۆر بووە مەسەلەن هێزەکانی ئاسایش کاتێک مۆدلێک دەدۆزنەوە ینی مادەیەک دەدۆزنەوە کە ئەو مخەدرە ئەو بازرگانانەی کە ئەو کارەکەن مادەیەشتر دێن ماوەیەکی زۆر بڵاو دەبتوان نازان مخەدرە
دوای پاش مجموعەیەک خەڵک دەگرن متعاتینە لێکۆڵینەوەی تەندروستیان لەسەر دەکرێت دەبینن هۆکارە سەرچەکەی ئەو مادەیە کە ئەسڵەن خەڵک زۆر چۆ لە سەیدەلی وەریگرتیە بەداخەوە ئەو ژمارانە چمان پێ دەڵێن ژمارەی مەترسیدار ئینجا لەوەش ژمارەیەکی تر هەیە کە ئایا تەنها فئەیەک هەیە مثلا زۆر جار لە زۆر کۆمەلگا هەیە لە ناو هەژار نشینەکان بڵاوە لە زۆر بڵێن مستەوایەکی معەن فئەیەکی معەن داتاکانی هەرێمی کوردستانەوەمان پێ دەڵێن 5% متعاتیەکان ئەوانەی تەمان دەست بەسەرکراون ئافرەتن دیقەت بدە یعنی بەس پیاوان نین مەسەد چۆتەناوە 5% لە خوار 25 ساڵن ئەوە بەشی زۆری خوێندکار و قوتابیان و ئەوانە دەگرێتەوە ئینجا ئەوەی تری لە سەروی ئەم ژمارانە هەمووی ئەومان پێدەرن کە بەداخەوە ئێمە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین زەنجی مەترسی لێداوە یعنی ئێمە لە بەردەم مەترسێکی گەورەین ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان و عێراق لە مەترسیدا هەر لەسەرەوە ساسەش حکومەتی هەرێم ئێستا پێت وایە پێویستە ینی ساڵانە پشکنین بۆ قوتابیان لایەنی ئەمنی پشکنینی ناچاری بکرێتن یەکێک لەو ڕێکارانەی کە وڵاتی تر گرتووی تێدەبەر بێشک با بڵێین هەندێک ئەولەویەت هەیە من پێش خوێندکار و قوتابی بەڕێی من ئەزیزەی ئەمنی لە ناو ئەزیزەی ئەمنیش ئەوانەی کە بە تایبەتی مامەڵە لەگەڵ مادەی هۆشبەرەکەن چونکە چۆن مافیا دروستەبی کاتێک ئەم گروپانە خەڵک زەرعەکەن لەو دەستگایانە فەیەکەم شێوازی زەرعکردن هەزاران فلیمی جیاوازمان لەسەرەوە بینیە کەسبکردنی عناسیرە لە ناو دامەزراوانە بۆ ئەوەش ئێمە لە ساڵی 2021 پێم وابی ئەگەر ینی تاریخەکە ئەوە نەبی ڕایانانمان بە دیدارەی چاکسازی وزارتی پێشمەرگە کرد لەسەر با بڵێن مافی بەندکراوان لە چوارچێوەی ئەو بەرنامانەی هەمانە ئەو کاتە لە ئەفسەری سەرپەرشتیارم پرسی چەند حاڵەتتان هەیە لە لاتان گوتی بە حدودی 423 کەس لە لامان دەست بەسەرن چونکە وەزارتی پێشمەرگە محکەمە و ئەوەی تایبەتی خۆی هەیە عادەتەن ئەو من با بڵێن کەی گەیشتنم لۆ هەیە ئەوە کێشەکان چێ مەسەلەن پێشمەرگێک ممکنە فشێکی فرۆشت بی چەکەکەی ئەوە کردبی بەشەر هات بن لە نێوانخواان نزا لێم پرسی ئاساییە بپرسم تۆمەتەکانیان چییە سەوای لە لاتان دەرچوو 325 کەسیان لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر گیراون ئەمە مؤشرێکی یعنی ئەوەمان پێدەڵێ و قسەی جەنابتە کە بەڕێی من ئێستا کاتی ئەوەیە سەرۆکی حکوومەت بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەم دەستگانە ناچارکەن هەموو ما بە شێوەیەکی دەوری فحوساتی طبیان بۆ بکرێ و بە عنایەتیش ئەو فحوساتە بکرێ نەک بڕۆڕەقەیەک بێنە بزانێتێنە دەکرێت شتێشتر بکەین ئێستا ئێمە مەسەلەن کە هەر کەسێک تەقدیمی هەر کولیەیەک دەکاتن ئەوانەی خاستن کولی عسکەری و شورتە و ئەوانە دەبی عەدەم مەحکومیە بباتن دروستە شتەچی هەر هەینێکە فەحسی ئەوەش بکرێ مەوادی مخەدریش بزان لە جسمی هەیە یاننا دروستە دەردەکەویت بەڵێ ئەو کاتە یەک لە شەرتەکان و هەروها ئەو مختبەراتانەی طبی کە هەیە لە وەزارەت سەحا دەکرێت هەر نەخۆشێک دەچیتن کە داوای ئەوەی دەکاتن فەحس دەکاتن یا دکتۆرێک لە بۆی دەنووسی یەک لە فەحسەکان با فەحسی مادەی مخەدریش چی تێدایە بزانین کەسەکاییتیانە ئەو کەسەی کە لە ناو خوێنی بیتن لەوانەیە بەخۆی هەست پێ نەکاتن یعنی شەرم بکاتن بەڵام دکتۆرەکە جزئێک لە عیلاجەکە ئەو جۆرە عیلاجی لە بۆدا بنێت کە چۆن باشە جەنابی حاکم پرسیارێک سزادانی تۆمەتبارەکان با بڵێن ئەوانەی کە بەکاری دەهێن مادە لەگەڵ مادە جیاوازە بۆ نمونە کەسێک کە هیرۆین بەکاردێنێ یان کەسێک کە حەشیش بەکاردێنێ خۆی بزانە هەموو جۆرە مادەکان مادەم بێهۆشت دەکاتن بێهۆشکەرە وەک یەک حساب دەکرێت بەڵام کەمیەکەی ئیوایە 5-6 غرام بەکاری هینای ئیوا هەیە دەبینی نیو چیلۆ لە ئەجیرایە دەڵێ وەڵا بۆ بەکارهێنانی خۆمە و فەرقی هەیە کەمیەتەکە فەرق دەکات جۆرەکەشی هەندێکی لە هەندێکی هەندێکی خەتەرترە ئێستا مەسەلەن مادەی کریستاڵ ئەگە تەمەشا دەکەی بەسێ راپۆرتەکە خواست هەمووی پیسترە هەرزانترە لە هەمووی هەرزانترە دروست دەکرێتەوە میتادۆل لە هەمووی هەرزان حەبێکە بەڵام کریستاڵ 30 بۆ 40,000 بۆ گرامێک دەبزانە ئەوانە چونکە زۆرتر خەڵک دەتوانیت بەدەستی ئەوەی مەبەستی بی بەدەستی کەوی و دەستی بگاتێ لەبەر هەندێ
محکەمەش تعامل لەگەڵ ئەو جۆرە مادانان لەوانەیە قورستر بکاتن ئەوزا لەسەر شخصی متهم ڕادەوەستن ئەو کەسی تۆمەتبارە دێتە بەردەمی محکەمە سەیری کرد ئەوە تاوانبارە کە حکمی کرد خطوڕەتی ئەو شخصی و ئەو ماوەی کە پێویستی پێ هەیە لە بۆ عیلاج ئێستا لە مادەیەشتر هەمانە لە یاسایەکەی دەڵێتن ئەو کەسەی کە دەگیرێتن دەبی 6 مانگ جارێک راپۆرتی پزیشکی فحص بکرێتن ئایا بزان چ نسبەتێک لە ناو جسمی مایە ئایا پێویست بەداخەوە ئەمە ئەو فحصەمان هەتا ئێستا احتیماممە پێ نەدا مع العلم ساڵ 2022 یاسایە دەرچووە یعنی بەجێرەی پێویست نییە و هەروەها مەراکزی عیلاجی دەی بکرێتەوە لە شارەکانی بەجێرەی پێویست لەوێن دەر ئەو کەسانەی موشیاری بڵاو بکرێتەوە لە ڕێگای ئەو بەرنامانە پێت وایە ئەو پرسیارم لە بۆ هەردووکتانە پێتان وایە پێویستە هەفتانە باشە هۆشیاری لە قوتابخانەکان بکرێت بە تایبەت لە مەرحەلەی بنەڕەتی ها پۆلی 7 و 8 و 9 ئەنی ئەو تەمەنە بەزدی خەتەرترین خۆناغا پێویست پێ هەیە پێویستە هەفتانە هەبی من وەزارەتی پەروەردە لە ناو با بڵێن پرۆگرامێکی تایبەتیان هەیە بەشێکی ئەو پرۆگرامە کە با بڵێن خوێندنی کراوەی پێ دەڵێن تایبەتە بە مەسئلەی مادەی هۆشبەر بەڵام لێرە دوو تێبینی هەیە یەکەمیان دەبێت مامۆستایانی بەڕێزی کە ئەو مادەی دەڵێنەوە ڕایانیان پێ بکرێت چونکە زۆر جار دەگوتری دەبێت مامۆستایانی ئاینی لە وەزارەتی پەروەردە خەڵکی تر قسەی لەسەر بکە بەداخەوە هەندێک جار لە نەزانینی قسەکردن لەسەر ئەو بابەتانە دەبێتە تەرویج وا لە خەڵکەکەن با بڵێن بیری لێ بکەنەوە چۆنە تاقیکردنەوەیان لە بۆ دروست بێتن بۆیە بەڕای من دەبێت هەنگاوی یەکەم جگەلەوەی ئەو مادەیە هەیە و جگەلەوەی هەردوو هەمومان کۆچین کە دەبێت ئیتر ڕوبڕووی ببینەوە ناکرێت بە دزی ببینێتەوە یان بڵێن باسی نەکەین چونکەوە ڕۆژی بە ڕۆژی ئەگەر یە منداڵەکانمان خانەوادەکانمان خۆمان تووشی بین بەبێەوەی ئیرادەمان بۆ ئەوە هەبێت بۆیە بەڕێی من یەکەم دەبێت ڕاهێنان بە مامۆستایانی ئاینی یعنی مەرج نییە هەموو بەڵام ئەوانەیە کە لە خوتبە دەدەنەوە پێیان بگوترێت چۆن باسی دەکەن ئەگەر تۆ معلوماتت چکەوە مەسا علمی شەریعە نییە لە قورئان و لە سونەت بینی ئەو کە خوێندیتی علمێکە زۆر جار سپۆڕی تایبەتی هەیە ڕاستە بۆیە یەکەم پێویستە ڕاهێنان بە هەموو ئەوانە بکرێت کە دەست بۆ ئەو بابەتە دەبن و دەیڵێنەوە دووەمیان هەمان شێوە سەحافەش ئەو میدیاکانیش ئەوانەی کە باز لەو بابەتە دەکەن بەڕامێ لەسەر دەکەن مەفروزوەیە باگراوندەچیان لە بۆ دروست کرێتن باشی دووەم بوو دووەمیان بڵێم ئەویش ئەوەیە قسەی کاک حاکم دەمیستەوە بڵێم ئێستا کاتی ئەوەی لە هەرێمی کوردستان استراتیزیەتی ڕوبەڕووبوونەوەمان هەبی ئەو استراتیزیەتە هەموو ئەو کایە و ناوەندانەی تێدا بێ کە ڕۆڵ دەبینن دامەزراوە ئەمنیەکان ڕۆلیان چیە دامەزراوە تەندروستیەکان ڕۆلیان چکۆ بەشێکی تەندروستیە دامەزراوە تایبەتمەند و بواری هۆشیاری مەسە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ڕۆلی گەورەیە بەدایان سەنتەری لاوان هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆلیان چیە مێدیا ڕۆلی چیە هەر یەک لەو دامەزراوانە دەبێت لە چوارچەوەی استراتیزیەتێک بەلایانی کە لەو استراتیزیەتە ئامانزی یەکەم ئەوە دابنین کە کوردستان شوێنێکی ئارام نییە بۆ ئەو گروپانە بۆ ئەو کەسێک کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکە سزای ڕادع و توند هەیە و دووەم لەو استراتیزیەتە ئەو حاڵەتی شەیم عیبە لابین ئەو ئینسانە لە ئێستادا نەخۆشە خانەوادەیە کە منداڵەکەی توش بووە بیشارنەوە زەرەر دەکەن خەڵکی تر توش دەکات بەقەدەرەوەی دەبێت ئەو هۆشیاریە گشتیە دروست ببێ چۆن ئێمە مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتە دەکەین و چۆن دامەزراوە تایبەتمەندەکانی لێ ئاگادار دەکەینەوە چونکە بەڕای من ئەگەر هات و دەوڵەت و دەسەڵاتەکان لەگە خەڵک پێکەوە هاوکاری نەکەن ئەم حاڵەتە نایەتە پێش کە چاوەڕوانی دەکەن کە ڕوبەڕووبوونەوەیکی هەمەلایانەیە مەسەڵەن ئێستا ئەو نمونەیە دەکرێت پێوانە بکەین بە بارودۆخی ئاسایش لە هەرێمی کوردستان خۆ لە هەموو سەری کۆڵانێک پۆلیس و ئاسایشێک نەوەستاوە لە هەموو ماڵێک نییە بەڵکو عێلاقەیەکی تەندروست لە بینی خەڵک و دەوڵەت دروست بووە لە پێدانی زانیاری و معلومە هەر شتێکی غەریب تو دەبینی دەچی تەبلیغەکەی بۆیە بەڕێی من بۆ مخدراتیش دەکرێت و میکانیزمانە بەکاربێت لەوەش دوای باسی میکانیزمەکانیش دەکەین بە قوڵتر جەنابی حاکم دەمەوێت پرسیاری ئەو بکەم لە هەندێک وڵات زۆر ئاساییە باشە یعنی غیری قانونی نییە نایاسایی نییە چۆن چۆنیە ئێستا مەسەن وڵاتێک وەک هۆڵەندا ئەگەر سەیر بکەین نیسبەیەکی کەم لەو مادانەی کە ماریگوانە پێ دەڵێن چی پێ دەڵێن ئەوانە
دەکرێتن شەڵغرامێک بەکاربیێنی بەڵام ئەمن بەخۆم لە هۆڵندای چوومە ئەڵمانیا دیتم سەیتەرە دانرایە پێم سیر بوو لە ئەوروپا و سەیتەرە پرسییم لە خانەخوێیەکەم پرسی گوتیەوە بەس تاقیبی موادی مخدر دەکەن ئەوانەی کە لە هۆڵندای دێنەوە ئێرە هەندێک لەگەڵە خۆیان دێن یەکسەر ئەوجا سەیتەرەشەوەی ئێمە نەبوو لەلایەک ڕاوەستا بوو یەکسەر ئارەتی لە بۆ سیارەکە دەکرد دەیبردە فەڕێک هەر خەڵکیش دیار نەبوو لەوێ تەفتیشیان دەکرد بزان ئەوەیە ئەگەرەوە با دەیانگرت کەسەکەی تعاملیان لەگەڵ دەکرد مەسەلەن ئەڵمانیا و هۆڵندا حدود دیار نییە چوین ینی زادەیەک بوو ئەو لای ئەڵمانیا بوو ئەو لایتر هۆڵندا بوو لەگەڵ هەندێ ئەوەوە سانسۆرەیان هەبوو باشە جەناوی حاکم زۆر جاری گوێمان لێ دەبیت دەڵێن مەسەن ئەو کەسە لەلایەن پزیشکەوە بۆی نووسراوە ڕاچێتەی هەیە دەتوانی بەکاری بینی ئەوە چۆنە لە قانونەکە باسی کردیە ئەو کەسێک کە لە بۆ عیلاج مەسەن ئێستا حەبی ئارتین کە دەخۆن زۆربەی لە خۆ سەرخۆشکردن و خۆ بێهوشکردن بەکاریدەینی خەڵکیت کە بەڵام لە بۆ نەخۆشی نەفسی دانرایە خۆی بە ئاسڵ ئارتینە و چەند جۆرە حەبێشی ترە دکتۆری نەفسی دەینووسیتن لەبەر هەندێ ئەگەر تەمەشا دەکەیت لە سەیدەلیەکان کاتی خۆی سزلێکی خاصیان هەبوو لەو سزلە دەنووسرا واچێتەکەشی کە لێ وەردەگیرا نەیدەدراوە ناوی نەخۆشەکەی ناوی ئەوە نووسرا بوو دکتۆرەکەی ئەوەندە مادە هەموو سەرمانگان لوزنەی تەفتیش هەبوو لە وەزارەتی سەحە دەهاتن لە سەیدەلیەکان تەمەشای ئەو دەفتەرە ئەوەیان دەکرد ئەو دەفتەرە لە شوێنێک دانرابوو کە لە بەردەستیش نەبوو ئەنی ئەو ئالیەتی ئێستا لە یاسایەکەش هەیە دەڵێت دەبی وەزارەتی سەحە لوزنەی تەفتیشی هەبیتن بچیت لە سەیدەلیەکان بەڵام ئایا ئێستا ئەمە هەموو سەیدەلیەکانمان بەو شێوەیە تەمەشا دەکەی لە کۆڵانەکان دەیان معاون طبی دەرمان دەفرۆشی کەس نازانێت چ دەرمانێک و هەروها هەر ئەوێ ڕۆژێ چەند ڤیدیۆیەکم دیت بەخۆم لە سۆشیال میدیای بووە سەیدەلیەک کە چەکمەجەکەی دەکردەوە چەکمەجەیەکی دیکە هەبوو لە ناوی شارەوە بوو کە دەیکردەوە بنەوی هەمووی شتی غێری قانونی تێدا یعنی ئەو حاڵەتانەش زۆر کاک هۆگر باسی ئەوەی کرد هەندە شوێن هەیە وەچی مرور معسکەر مروری پێ دەڵێن دەرمانەکە پێ دەپەڕێت بەڵام لە ڕووی علمی تعامل لەگەڵ مخدرات دەڵێ هەر شوێنێکی عبوریش بیتن سەتادەی ئەو مادە لەوێ سەرف دەبیتن دەڕوا ئەوجا ئایا ئەو کەسەی دەیواسیتەوە دەیباتن کارمەندەکەی ئەوی مراقەبە دەکایە سەیتەڕەی هەیە ئێستا ئێمە بابەتێکی تری زۆر خەتەرمان هەیە ئەو مادانەی دەگیرێتن لە مەحاکم دێ محکەمە قەرار دەدا ئیتلاف بکرێتن دەبی لە ناو ببردرێ چێ لە ناوی دەباتن ئەوە تەسلیمی ئاسایش دەکرێت ئەوانیش گوایە لە بۆ صحی دەنێنەوە ئایا لە صحی ئەو نەوە معمەلەمان هەیە کە ئیسفادەی لێ بکاتن لە بۆ معمەل دەرمانی وامان نییە ینی بەو شێوەی ئەو هەموو کەمیە زۆرەی تعامل پێ بکاتن بۆیە لە یاسایەکە ئێستا تەمەشا دەکە لە یاسای عێراقیش لە ئیخۆمان دەڕێن لێژنەک دەبی پێک بێتن دادوەرێک سەرۆکی بیتن لە بۆ لە ناوبردنی ئەو مادانە چونکە کە لە ناو نەبردرا لەوانێت تعاملی پێ بکرێت چارەشتر باشە جەناوی حاکم باسیەوەت کرد گوتت لە هەر شوێنێک بڕوە سەتادەی سەرف دەبیتن دەمەوێت ئەو پرسیارە بکەم هەر بە پێی راپۆرتەکان دەڵێن لە سۆران واتە لە باشوور لە سۆران و لە باکوور لە شەمزینان زیاترین مادەی هۆشبەر تەوزیع دەبیتن ینی حاڵەتی وامان مناطقی حدودی بەخۆ لە هەموو وڵاتی دنیاە مناطقی حدودی ئەوە زیاتر بەڵێ تعاملی پێ دەکرێت چووکە ئێستا چەند بابەتێک هەیە لە بۆ پارەی زۆرت بەدەست دەکەی و بەمجهودی کەمتر تجارەتی دەرمانە تجارەتی سلاحە تجارەتی مخدراتە تجارەتی دەولیە ممنوع جەرائم دەولیە ئەوانە مخدرات یەک لەوانەیە ئەتون لەبەر هەندێ جەنابەت باس کرد لە کۆلۆمبیا ئەو جیانە مەکسیک و کۆلۆمبیا و ئەو شوێنانە تەمەشا دەکەی فلیمەکان تەمەشاکە ئەکسۆدار و نازانم وڵاتی بردیە ئەوانە حکمی کۆلۆمبیایان کردی مەسەلەن لەبەر هەندێ تەمەشا دەکەی ئێمە دەبی هەنگاو بنێن هەتا نەگاتە ئەو مەرحەلەی جا وەکو کۆتا پرسیار ئامۆژگاریت لە بۆ کەسێک چییە کە توش بووە یاخود لە بۆ دایک و باوکان ینی کە چۆن منداڵەکانیان بپارێزن لەو شتا ئەوەی دەمووست تالیقێک لەسەرەوە بدەمون دوای ئەو وەڵامەشە دەینەوە یەکەم ئێستا لە بەرەوەی متعاتیمان زۆرە لە هۆڵەندا و لە وڵاتانی تریش بەتابەتی هۆڵەندا و ئێستا وڵاتی تریش هاتوونەتە سەری مامەڵە لەگەڵ ئەو باردۆخە دەکەن وەکو نەخۆشی سوکەری و زەخت و ئەوانە هەر مدمینێک
کارتی هەیە بە پێی ئەو کارتەی لای پزیشکی تایبەتمەند جورعات وەرەگری بۆ عیلازی لە هەرێمی کوردستان مادام ژمارەی بەکاربەرەکان زۆرن حقیقت پێویست بۆ دەکاتن بە جۆرێک لە جۆرەکان بیر لەو بابەتە بکرێتەوە لە ڕووی تەندروستیەوە چونکە ئێمە هەتا ئێستا مەراکزی معالەجەی ئیدمانمان نییە هەموو ئەوانەی بەداخەوە هەر نمون ینی ژمارەیەکی کە بخەمە ڕوو ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بەنزیکی 5900 بەندکراومان هەیە ئەنای حکومیان دەرچووە لەو 5900 نزیکەی زیاتر لە 2000یان بەکاربەر و بازرگانن مخدرات ئەوانە خۆی ئێستا بەپێی قانونی تازە نابێت لە سجن بن دەبێت لە مرکزی معالەجەی ئیدمان بن بۆیە ئێستا هەوڵێکەیە لە دهۆکە و لێر سلێمانی ئەوە بکرێتەوە و بۆ دایک و باوکانیش حقیقت ئەوە پێویستەکە یەکەم شتێک لەسەرەوە بخوینەوە ببینن چۆن بزانن منداڵەکەیان تووشی ئەو حاڵەتە بۆ دووەمیان هێز و لایەنە تایبەتمەندەکان ئاگادار بکەنەوە بەنیەتی ئەوەی کە بین چارەسەری ئەو بارودۆخە بکەین و ڕوبەڕووی ببینەوە چونکە بەبێ ئەوە مەترسێکە گەورەتر دەبی ئەو ژمارانە بەڵگەی ئەوەن ڕۆژێ بە ڕۆژێ پرسەکە زیاتر دەبێت بە هیواین ئەو جوودانەی دەکرێت جێی خۆی بگرێ هەموو لەگەڵ یەکتر بەیەکەوە جهود بکەین بۆی ڕوبەڕووی ئەو دیاردێش بینەوە کە دیاردێکی نامۆیە بە کۆمەلگای کوردستانی ئەگەر حاکم لەمە باشتر بزای لە تەمەن 50 ساڵ بگەڕینەوە دواوە بەدەگمەنێکە کە دەبینی بڵێن مدمینەیە حاڵەت 10 ساڵ پێش ڕاپەڕین لێکۆڵەرەوەی دادی بووم یەک حاڵەتی مخدراتمان هەبوو یەک حالت 8 کەس بوون ژدا بوون کە عەقید ڕوکنێکی عەرەب ئامیر لیوا بوو لە منطقەی عەرعار 2 کیلۆی هینا بوو لێرانە فرۆشت بووی خۆ لێرە نەگیرا بوو لە جنوب کە گرتیان بەرە هات بوو لێرەش مەجموعەیە بەکاربەری هەبوو هەموو جیران و ئیحالەی محکەمە کران ئەو کاتی ئیحالەی محکەمەی سەورە دەکران عەقیدەکانی ئیعدام کرد لە کاتی گەرمەی شەڕی عێراق و ئێران بوو کە سەدام پێویستی بە جوندیەکیش بوو نەک بڕێ عەقید ڕوکنێک کە ئامیر لیوای بەڵام خەتەری مادە هۆشبەرەکەی زیاتر بوو لە ئەوەی یعنی مانەوەی ئەو عەقیدەی لە جەیش دەبووە سەبەبی ئەوەی خەتەرێکی زۆر زیاتر دروست کاتن جەنابی دادوەر کۆتا ئامۆژگاریت هەر کاتیشمان نەماوە بزانین کۆتا ئامۆژگاریت بەتایبەت لە بۆ ئەو داکو بابانەی کە ها مەسەلەن منداڵەکانیان زیاتر دەستنە کافتریا سەردانی کافتریا دەکەنەوە بزانم ڕیسکەکە لە کافتریا ینی زیاتریشە دا کۆتا ئامۆژگاریت چییە؟ کۆتا ئامۆژگاریم ئەوەیە ئێمە هەوڵ بدەین هەر دایک و باوچێک چۆن منداڵەکەی فێرە جگەر کێشان دەبیتن هەوڵ دەدا عیلاجی بکاتن و خۆشی باوکەکە لە پێشی جگەرە نەچێشتن ئێستا چووکە حالەتی وامانەیە عیلی دادەنیشن پێکەوە مخدرات دەخۆن لە ناو نێرگەلەیە و هەروها ئێمە مەفروض وە بوو کە ئەو یاسایە بەخۆم لەگەڵ بووم لە دانانی تأکیدمان لەسەر مەراکزە عیلاجیەکان دەکرد پێشتر مەرکەز عیلاجیەکانمان دروست کرد بە ئەو جا یاسایەکەمان تەطبیق کرد بە مەراکز عیلاجی زۆر مهمە و خەڵکیش وشیارەکی هەبیتن ئەو کەسەی تووشی مخدرات بۆ وەک نەخۆشێک سەیری بکاتن ئەوەی فێرە کێشانی بۆ نەک تازیرەکە گەورەترین سزا بدرێ هێشتا ڕەکەمە بەڵام ئەو کەسەی کە توش بووە بە ناچاری برادێک تووشی کردیە دراوسەیەک کەسێک تووشی کردیە و فێر بووە شەرم نەکاتن خۆی شەرم نەکات کە سوکارەکەشی بێن لە لای هەرسنەبی ئەگەر مەرکەز عیلاجیشمانە بیباتە لای پزیشکێکی دەرونی پزیشکەکانی دەرونی دەزانن چۆن عیلاج دەکەن چۆن نەخۆشی شیزۆفرینیا هەیە نەخۆش کە ئابە هەیە نازام چ هەیە ئەوەش زۆرێکە لە نەخۆشیەکان ینی شاری بەخۆ نەبیتنەوە مامۆستایەکان و ئیدارەی قوتابخانەکانیش تعامل لەگەڵ قوتابیەکان بەو شێوە بکەن ئەوانەی کە توش بوونە دەستخۆش بۆ دادوەری خانەنشین عەبدولباست فەرهادی و مافپەروەر هۆگرچەتۆ دەکەین کە لەم پۆدکاستە تایبەتە لەگەڵمان ئامادە بوون بە هیوای ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ لە هەواڵەکان ئاماری کەمبوونەوەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان ببیستین بێبەڵا بن دوور بن لە مادەی هۆشبەر هەر شاد بن.